چیرۆکی بەشار ئەسەد ڕووداوێکی هاتوچۆ خستیە ناو سیاسەت، خۆری حکومێکی دیکەی حیزبی بنەماڵەیی ئاوا بوو. بەشار ئەسەد ئەگەرچی سەرۆک لە سەرەتای تەمەنیدا بڕیاری دابوو هەرگیز کاری سیاسی نەکات، بەڵام ڕووداوێکی هاتوچۆ بڕیارەکەی پێگۆڕی، وای کرد جێگەی باوکی بگرێتەوە. دوای 24 ساڵیشمانەوە لە پۆستی سەرۆک کۆماری سووریادا لە ئێستادا هەڵهاتووە و چارەنووسی نادیارە. بەشار ئەسەد لە ساڵی 1965 لە دیمەشقی پایتەختی سووریا لەدایک بووە. باوکی کە دەکاتە حافز ئەسەد لە ساڵی 1970 بووە سەرۆک کۆماری سووریا، تا کۆتایی ژیانی لەو پۆستەدا مایەوە و بە شێوەیەکی دڕندانە حکومی وڵاتی دەکرد. ئەسەد لە سەرەتای ژیانیدا نەیدەویست ڕێگای باوکی بگرێتە بەرەو سیاسەت بکات، دەیویست کاری پزیشکی بکات و دوای تاوکردنی کۆلێژی پزیشکی لە زانکۆی دیمەشق ڕۆشتە لەندەن بۆ ئەوەی بەشی پزیشکی چاو بخوێنێت. هەر لەوێش هاوسەری ژیانی ناسی کە ناوی ئەسما ئەلئەخرەسە. بەشار دووەم کوڕی حافز ئەسەد بوو. کوڕە گەورەکەی کە ناوی باسل ئەسەد بوو کە بۆ جێنشینی باوکی ئامادە دەکرا، بەڵام لە مانگی 1 ساڵی 1994 ڕاگەورەکەی حافز ئەسەد بە ڕووداوێکی هاتوچۆ لە نزیک دیمەشق گیانی لەدەستدا. دوای ئەو ڕووداوە بەپەلا بەشار ئەسەد لە لەندەن گەڕایەوە سووریا و وەک جێنشینی باوکی ئامادەکرا. دوای مردنی باوکیشی لە ساڵی 2000 بەشار ئەسەد لە تەمەنی 34 ساڵیدا بووە سەرۆک کۆماری سووریا. ئەگەرچی سەرەتا هەندێک چاکسازی سیاسی کرد و زیندانیانی ئازاد کرد، بەڵام دواتر چووە سەر هەمان ڕێی باوکی و دەستی بە شێوازی توند و تیژی حکومڕانی کرد. بەڕووخانی ئەسەد حکوومەتێکی دیکەی بنەماڵەیی حیزبی فەرمانڕەوا کۆتایی هات کە تەنها لە چەند شوێنێکی کەم ماوەتەوە، لەوانە هەرێمی کوردستان. بۆیە بە بڕوای چاودێران پێویستە دەسەڵاتی بنەماڵەیی حیزبی لە کوردستان دەرسی لێوە وەربگرن و کۆتایی بەو مۆدێلە بهێنن.